زانسيا أما دبي ببردوامي دعاء له الرؤوف ولو أمساي الرؤوف يبكي أو نبا أما ندبو ينصاحبه عادة اي باشا قيناك اخر رؤوف بو يقول هذه هو باري وين اللي راد شيء والله خور راسك اي بلام اليوم شينا او سلام بريو بو مصباح شو انا كره مصباح يتزاري با مزرعه كي بكي يا بابا مزرعه تشي بكي الان ممنوع اجازونا يعني دفك كره بابا باي هلي دوست واحباب برادر هيلو ما برو يدن ها سريك شينا واتشي بلا ما كان بتشي تي اما اگر رو زانیم دسیا خراپا اينم ايرا كهرباي لي ما يكوشم الي لا اور يكرم اي كم اها فواره للوتيو والله كره بابا الروفي بوكو جدواب مصدري مال ما نامني مصدري باري والله اخو اول شيء روفني ها والله او ها هل بروش لك يا زلمه ما هل نعامات شكارو اوار ما له هبك اساسي دابا ابدا القرعه ليش تشي قومايا فقلوك السلام عليكم. اي بخير بيروف جيان سلام باشيت هذا نخوش نبوي بابا نخوش ما الروف يعني تو نازاني شينا نخوشا تو نازاني ريخولي بانزا التهابي كردوا حجاب الحادث من الرائع شي ندري نخوش الحادث او ها بلتك باش تربي استا برك فرق الروف وازلو قسانا بينا باقي باركو هنا يانا قرص بصير روف كل عادي شنا كم زيز نبو بو الزيز بو كاك نيو بارو دالو عملياتي وي نيوجنا ما بو تو عاملك قوتي بارمنيا هندس دي رمي دستي بقول ما كسر رقم دي با شينا نمريتن ايه قوتي نادم او انا كلاوتي ناس قلت كاكا بمدي نيدامي ولا قلت ازراش بروج تيسبو هاي قربو سرو الروف انا بقر عن كاجكم لين قومايا اصابه ما يتشي بيك والله بتمام بس ما كل ما موصل خوم بيبام بتسمشنا كم بين مو دبرو باشا دبرو لا 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 را ما مستعيناوي نا ما مستعيناوي نا اما بخوما دي اسعيش وانا الروف اما حردك مع شعر زايد شهادي بك هاليورس مان هي لدوشتا من لو ورقرتني قرص امج لي هنا ويجيني زيز هذه كورا شينا كورا رشا انغو بالك تامبي وانا جراوا شنو من تامبي ديتو كاكا كره بابا سرعتي كي داتو يجن بيتو ماري كورا اخ بس بنراكم شنو بيتو ماري طيب كاكا لو خذ بتزربينا بزانا التجربه سعيد البرهانه يا نا تو جواب كده تو ناتي خزانك وبينينا والله يا كاكا اما بياوين خو همشت لا اما بارنيا روف اما هل راي خويلو دينو فسد شمان ناوي تواو اما بياوين بقول عن رشا شينا هندم ليديتنا بيتام روانا اخويا قابل السلامه تشبي عقلي تزاني ليه قرباب سيدو يجلك بزادينا يا نا اخي بيك شتي بس اللوم لانه داخل مصدر كورا كره اغنى ما ينا وحقتي بابا ما بياوتي ولا قال خو خير اللي ناسنين خو ما بارلي ور ناقرين ايه دزان بارو ناسين بس تسمعي مش بالك اللي بيتن روف اما اشيني يهنين وانا تور بخولاي بدرقاك بوسه تا قناعتي بيكين اي والله اقوم لو بكان عم قد قلسها كان درنا روف باب وسيري شي لقيتو والله اذا سمى رقم لو كنت الدايف زانم قد بمالي خزولي نافروش مو كنت ولا بابا شينا اما جاري باب بلانك اما داني اروي هنانا وريبا يا واتي وانا بخير بن سلامة بيا باش براشة سلامت بفرمو نقولوا ساعتينا فرمو بيبلي لو ساعتينا نابت فرمو لا أتدري بيبلي اللي بدأوا يشوكوا روجك لمن قولة ري زائدا رشتلي شي اها سيريكا اما من وكو الرشاء وكو شيناء ادم ماليا باريا اخلاق ماليا باريا روش ماليا باريا هوي راستي بي براجل من بنايو خوم وبنايو الشينوا وزائدا بنايو الرو فيها وصرت اوانيا هاتينا تخز مال جنابه باوشي من وصل لخود اشياويني ورا مالو حالك يخود مالي جنا اما بكرم هو مالي لسان بكرم كالرؤوفي اما لما نقول ما رمبتي هيش يا مالو يا حبو ختان قويا انقلت مارتان هيش حبو بارف رؤوف تام برد خلاص كنت خذ الفرمولة ستساكو بياوتي ما او بياو خرابي باشا ها اتقي الشر من احسنت اليه اخر خش خم اما ني لبو خاطر الرؤوفي دما مزبوني سكين لو بقرين بيني وباري لي اخوار ديها وش كيما باور تبي
ئەمشەو ڕەوفە ببینایە ئەگەر لە هەناو بەرەوە بۆ ڕەوف نێوێرا لە ماڵەکەی بخەوێ ئەترسا ئەوتە چی لێ بکەمە من ناگەڕێمەوە ناگەڕێمەوە دەزانێت چێ خوشکم یعنی پاش ئەو تەمەنەی ئەخر عیبە تو داوای تەلاقت کردیە ئەخر چ بەعشیرەتی خۆت دەرێ با بەعشێتە چ گەورەت هەیە ئەخر عشیرەت لە کەدار دەبی کو دەبیت داوای تەلاقی دایکی من ئەزانیی ڕاستەکەی ڕەوف بێعقڵە لەوەکە ڕەوف دڵی ئازارابی باوکی من حسابی ماسیحی بۆ بکە لە ماڵەکەیت ئەولیەکەم بۆ قسەی چ دەکەم من کەی لە داوای تەلاقم کردیە ئەڵێن ئەگەر ئەم شەڕانە خستر بێتەوانێ و تەلاقی تیەکەوێ و شەڕی تیەکەوێ و دوایەوە مەڵێ عیبە لە بەرگەڕەکە ناڕۆم و دایکی من من نزیز بۆمانم بەجێشی ئێستا دیسان بگەڕێمەوە و خەڵکە چم پێ دەرێ مەڵێ ڕەوفە بڵێ ئەمە نیپاڵیە و کوردیەکەی فولە نابێ ئەمن یەک قسەم کردی ناگەڕێمەوە تەواو یان نایەوە نایەمەوە برام ئەوە چێ و کەلەی داوای دەرێت تۆپانی دەرێت ئەوە دایکی من ئەزای شوێنە با مەوزوعەکە و تێبگەیری قسەمان مەشکێنە ماڵ لە خۆ تێک مەیە وەرەوە ماڵەکە دانیشی ئەگینا زەرەڵ دەکەی زارم کردیە چ ماڵ و حاڵ مایە هەموو شتمان فرۆشتێت پارەمان نمایە زەرەری تاڵتر هەیە دایشی من یەیتەوە سەر و سەر چاومان ئەو بینەوە نایتەوانێ بڕیارمەوە پوری خۆمەیەم بەڕوف بەوای آخر عمرێژنی بەسەر من بینی هەرەوە مابوو دەدا قسەشی لێکرایە ئەو شەوەی ڕۆی قسەمان لێ کرد ئەو ڕۆ لەوانەیە ئێوارێ مامۆستای بین و ڕادمارێ کرد عاجز مەبە هاکە کارتت بووە هاوجا لەو کارتان نووسرێ ئامین بۆ ڕەوف ئەوە بەڕاستانانگۆ درۆ لەگەدەکەی بەتەباشینە بینی ڕەوف هەستە برام با بڕۆی نایەتەوە دانیشن چێوە دەڕۆن مەڕۆن دایکی من تۆ بە قسەمان ناکەی نانە بە قسەتان دەکەم بەدەسەبرەی بگرن بەزراوەسە دێوە یانە دێمەوە دەی بەس ڕەوف شەرتی هەیە ها شەیتان بە نەعەلەت بیدێم ڕەوف شەرتی هەیە دەیگۆ چار تاک باز دەکەی دەتۆ یەک تاک دقستان بینامێ لۆی بفرۆشە بابە لۆی بفرۆشە قابلت چییە بفرۆشم چییە یاڵە دەفرۆشم ئەیوت هینیشە ئەیوت کە خشەرمان بووە سەری زۆر لێ باوەم ئەوی دەنگی هاو ئەوە دەفلەیە گوارەکانیشم بۆ بێنە لەگەڵ خۆ دەگریا دەیگۆ پێی گۆتیمە هێڕی پێی مەلێ هێڕە نابینیت زەرەرەی کردیە حەق مارچی پێ یاڵە خوشکم نەهار دەگەڕێن لەسەر خێران ئەمە وا دەڕۆین ئێوارێ ڕەودێتە دوود بە پێش دەکەی باشە باشە زێر سعری بەرزیان لەزمە دەرێن هەستایە برام ئیشەڵا ژیانێکی بەختەوەرە بن با بڕۆین یاڵە هەستە ژیانەکی بەختەوەر بەخێرچم چ بکەم مەجبورمەوە ژنی دەینی خوا لێ دەپارڕێمەوە خوایە ئەو زاژنەکەم بێتەوە خوایە بە تەنیاگەت ناخۆشە خوددایە خوایە بە قورباندم خوایە ئەو داژنەکەم بەهاڵ بابایەوە هیچ نەدەویست خوددای هاوار وەدا هاتت چ بوو ڕەوف قایل بوو چۆنی سەرچاوم باشن باشی ئەگەن گۆمتان باشی تەواوە کوورە شانسێکە هەیە وا. هەر نەگۆشتی وا ڕەوف ئەو بە قوربانت بووم ماچک چ بوو چ نەبوو تەواو ڕازیمان کرد کوێکو تۆسێشکە بڕۆ بیبەرەوە بێتەوە مارێژ نییە تو دەبێ پیاوی ماڵێ ئەمری لەسەر دەکەی وها فەقیرەی ترسایە ڕەوف ئەیوی داوای دڵم کە بۆی دەرێت کورە بە قوربانتان کورە وەڵا شێرن کورە وەڵا زەلامن وەردە جێف دەبن هێر ڕۆر گوتمان چیت کە پێی نالێ هێر گوتێ من هێڕم خوا گوتمان بە خیریش ناکەی هالە بە زێڕەکان گورە گوتێ بوو زێڕی لۆ دەفرۆشە تۆ پێی بفرۆشە ئەزانیشی تۆش لەم ولا پیاو بە لەگەڵی پیادۆم پیا ئەیوت ئەگەر ڕەوف لەگەڵ ما باش بێ من پار و ماڵم بۆ چییە هەمووی بۆ ڕەوفە بەڕاستە ئەی چۆن وەڵا دەمە خاک و خۆر پارەی خۆشت نەمینێ ماڵی خەزورت کەونتەرەکی باشیانێ لەوانەیە لۆت بفرۆشن لەوانەیە ڕەوف بابێنە سە حسابەکەی خۆمە ئەجا حسابی گو دەکە چەند حسابی ئێمە ئەکاتە 400,000 زۆرە ئەخە سێریکە ها سەی بۆ من سەی بۆ ئەو دووسەم کردووە بە خێر کەژنەکە و ڕازی ڕسەقی چەک مەسەعادەوە بکەن شینە خاتری بگرە باسی سەبێ ئەی باشە قەی ناکە باشە. بەسێک داواکایم من گوایە ئادێ کو بە پیاوە و بە مەردانە ژنەکەتان لۆ هینامەوە ئەوەش بە پیاوانە و بە مەردانە پارەکەم لۆ بینەوە شینە و ڕەشە شارەزا لە بواری ژنهێنان و قەرز وەرگرتنەوە قەنەعاتان پێ دەکەم تازە قەنەعات پێ دەکەم دەبڕە دەی پارەکەمان زۆرت بەرە گۆ تاخیری ڕەوف ئەی بای باب یاڵە بێ ئەوە نەبوو ئەوە 150 تو باشە ئەوە 150 توش یا ڕەبی خێر لێ ببینێ دە تۆشە زانی چی بکە پەلی ژنەکە و بگرە بە 150 یا تێپەڕۆ بڕۆ دێتەوە نیە دەبڕۆ دێتەوە